توێژینەوەکان لە دژی سینگڵەکان چی دەڵێن؟ بەشێک لە توێژینەوەکان دەڵێن ئەوانەی تا تەمەنێکی زۆر هاوسەرگیری ناکەن تووشی داخورانی عەقڵی دەبن. هەر لەسەر ئەم بنەمایە ئاماژەکان بۆ ئەوەن کە پیاوان لە ئەگەری دواخستنی هاوسەرگیریدا زیاتر تووشی وێرانی دەرونی و داخورانی مێشکی دەبنەوە. هەرچەندە ئەوانەی ئێستا تەماشای ئەم راپۆرت و ئەنجامی توێژینەوەی دەکەن و بەدەست هاوسەرەکانیانەوە گیریان خواردووە. هەزاران نزای شەڕ لە دکتۆڕێکی لۆن دەکەن. کاتێک بە دوو توێژینەوە سەلماندی هەرچەندە هاوسەرەکانمان توند و بۆڵەبۆڵکار بن، بەڵام هەر ئەوە باشترە لە سینگڵی و جیابوونەوە. دوو تیمی تەندروستی دانیمارکی و ئەمریکی لە زانکۆی کۆپنهاگن بە لێکۆڵینەوەیەکی 2 ساڵی کە لەسەر 8,000 هاوسەری ئەمریکی و ئەوروپی ئەنجام درا. سەلماندیان پیاوی سینگڵ و ژن مردوو جیابەوە. زۆرتر ڕوبەڕووی خەڵەفانی عەقڵی و تێکچوونی دەرونی و توشبوون بە ئیلتیهاباتی مێشک و دەمارەکان دەبێتەوە. ئەنجامی لێکۆڵینەوەکان دەڵێن پیاو هەرچەندە ژنەکەشی باش نەبێت و بۆڵەبۆڵی بەسەردا بکات، هێشتا باشترە لەوەی لێ جیا ببێتەوە، چونکە ماوەی جیابوونەوە بۆ پیاو وێرانکەرترە لە ژن. ژنان ماوەی سەرەتای جیابوونەوە بە تەواوی دەڕوخێن و کاریگەریەکەی قورسە، بەڵام پاش ماوەیەک لە بیری دەکەن و لە بری ئەوە هەوڵی بەدەستێنانی پیاوێکی کەشخەتر دەدەن، وەک قەرەبوو تۆڵەیەک لە پیاوی پێشویان. بە پێچەوانەوە پیاوان سەرەتا وەکو بەختەوەرێک دەردەکەون، بەڵام دواتر وردە وردە دادەڕوخێن و تووشی خەمۆچی و دوودڵی و بەدگومانی و ئینکاری دەبنەوە و لە ئەنجامدا تووشی ئیلتیهاباتی مێشک و دەمارەکانیان دەبن و بە قورسی کار لە مێشکیان دەکات. بەشێکی تری توێژینەوەکە لەسەر ئەنجامە خراپ و سەرسوڕهێنەرەکانی ئەو ماوەی پێی دەگوترێ سینگڵی دەڕوات و دەڵێت پیاوان تا زیاتر بچنە تەمەنەوە هاوسەرگیری ناکەن، بەمەش تووشی داخورانی عەقڵی دەبنەوە. لێکۆڵینەوەی زانە ئەمریکی و دانیمارکیەکان کە لە گۆڤاری لۆبوان بڵاو کراوەتەوە بەڕوونی کاریگەریە خراپ و وێرانکەرەکانی سینگڵی و جیابوونەوە لەسەر پیاوان دەسەلمێن و تەنانەت دەڵێن لەو کاتانەی جیابوونەوە ڕوودەدات یان کوڕان زیاتر درێژە بە ماوەی سینگڵیەکەیان دەدەن، بە ڕێژەی 70% ئیلتیهاباتی خوێنیان زیاد دەکات کە ئەوەش ڕاستەوخۆ کار لە مێشکیان دەکات. توێژینەوەیەکی دیکەش کە کۆمپانیای مێنتڵی بەریتانی و پرۆفیسۆر ئێمێلی چڕۆندی لە زانکۆی ئێکسس ئەنجامی داوە دەڵێت سروشتی مرۆڤ وایە و ئەمەش لە هەموو شوێنێک بەو جۆرەیە. کاتێک هاوسەرگیریان نەکردووە وێڵ و عەوداڵن و ئەسەف بۆ ژیانی تەنیایی خۆیان دەکێشن. کاتێکیش هاوسەرگیری دەکەن دەست دەکەن بە بۆڵەبۆڵ و غەم بۆ سەردەمی ڕابردوو سینگڵی دەخۆن. بەڵام هەرچۆنێک بێت ژیانی تەنیایی کاریگەریە جەستەی و دەرونیەکانی زۆرن و باشترە مرۆڤ بەرگەی کەمێک بۆڵەبۆڵی ژنەکەی بگرێت نەک زیانە تەندروستیەکان.